هونەرمەند ئاریان لەتیف بەشداری کرد لە پێشانگایکی نێودەوڵەتی شێوەکاری لە شاری بەرشلۆنە لە وڵاتی ئیسپانیا. ئاریان لەتیف هونەرمەندی شێوەکار بەشدار بوو لەو پێشانگا نێودەوڵەتیە لە شاری بەرشلۆنە کە 84 هونەرمەندی شێوەکار تایدا بەشدار بوون. پێشانگاکە حوتی ئەم مانگە کرایە و تا 11 هەمان مانگ بەردەوام بوو. پێشانگاکە لەلایەن ڕێکخراوێکی ئەوروپیەوە سەرپەرشتی دەکرێت کە ئەزمموی 5 ساڵ کارکردنی هەیە لە بواری هونەریدا و ساڵانە کۆمەڵێک چالاکی هونەری ئەنجامەدەن. ئەمە پێشانگایەکی نێودەوڵەتی شێوەکاری بوو لە شاری بەرشلۆنە لە وڵاتی ئیسپانیا. ئەم پێشانگای 84 هونەرمەندەیە بەشدار بوون. ئەم هونەرمەندانە هەریەکی بە ستایلی خۆی بەشدار بوو و یەک کوردی تیا بوو، یەک شێوەکاری کوردی تیا بوو. ئەویش من بۆم بەشدار بووم و یەک شێوەکاریشی تیا بوو کە بە سروشت بەشدار بێ. منیش ئەویشان هەر من بووم بە سروشتی کوردستان بەشدار بووم تایدا. بەشداریکردن لە پێشانگا نێودەوڵەتیەکان بەڕاستی تایبەتمەندیەکی زۆر جیاوازی هەیە. تایبەتمەندیەک و شتێکی زۆر جیاوازی هەیە بۆ هونەرمەند. دەتوانین بڵین کار ئەکات لە هزر و فکری هونەرمەند فراوانبوونی جیاواز لەوەی کە تۆ بینەرانی بیانی سەری کارەکەت ئەکەن. لە هەمان کاتا تۆ بەر کۆمەڵێک هونەرمەندی تر ئەکەوی، چاوی تۆ بەرەو چەند تابلۆیەکی هونەرمەندانی تر ئەکەوێت کە جیاوازن بە کللتوری تۆ و ئەم جیاوازیانەش ئەتوانین بڵین نەتیجەیەکی جیاواز دروستەکە لە لای تۆ و ئاسی هونەرمەند ئەبادە پێشەوە ئەگەر بچووکترین هەنگاوی ژوێ. بێگومان جیاوازتر، هەر کەشی تابلۆکانی ئێمە جیاوازترە لە تابلۆکانی ئەوان. ئێمە کللتورێکی جیاوازمان هەیە لە چاو ئەواندا و بەڕاستی یەکسەر تەرکیزە چێ بۆ لای کارەکانی ئێمە، چونکە ئەو ڕەنگە سروشت و جیاواز و ئەو ڕەنگە گەرمانی کە ئێمە بەکاری ئەهێنین لە سروشتەکانی لە کوردستانە جیاوازترە لەوانەیە ئەوان سروشت بە شێوازێکی تر ببینن یا خۆ سروشت بە شێواز و ستایلێکی جیاوازتر ببینن. بەڵام دائیمەن چەند تێبینێکی جیاوازیان هەیە لەسەر تابلۆکانمان. ئەویش بەوەی کە بۆ نمونە کۆمەڵ یاریکردن بە کۆمەڵێک ڕەنگ یاخود ئەتوانین بڵین کۆبوونەوەی کۆمەڵێک ڕەنگی جیاواز لە ناو تابلۆیەکە بەڕاستی چێژێک ئەبەخشێ هەم بە بینەرەکان و هەم بە خۆشمان کە ئەوان وەسفی تابلۆکانی ئێمەکەن. لە چەند ڕۆژی داهاتووە لە فەڕەنسا لە پایتەختی فەڕەنسا لە پاریس بەشداریەکەین لە پێشانگایەکی نێودەوڵەتی. بەڕاستی وردەکارێکی دوای ئینشاءڵڵا لە داهاتووە ئەخینە ڕوو لە چەند ڕۆژی داهاتووە و ئەم پێشانگایە تەبان پێشانگایەکی نێودەوڵەتی شێوەکاری ئەبێت و یەکێکە بێت لە پێشانگا زۆر گەورەکان لە ئەوروپا. ئەم بەشداریکردنی ئەم شێوازانە بەڕاستی کە تۆ هونەرمەند زۆر گرنگە احتیمام بە پەیوەندیەکانی بە و هەر کاتێکیش بەر کۆمەڵێک هونەرمەندی ئەوروپی بکەوی و بەڕاستی ئاستێکی تا ڕادەیەک باشت هەبێ و ئەتوانین بڵێنی تر بەشداری ئەکی لە پێشانگاکانە و ئەوان وازت لە نایەن بۆ بەشداریکردن لە پێشانگاکان.